سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە پاشە ناوکاران ئەم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزان ئەمڕۆژ لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیگەتان بۆ دەگوازینەوە لە نێو شاری سلێمانیەوە باومێدێ بتوانین بەرنامەی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆژ دەمانەوەی هەڵوەستە بکەین لەسەر پندێکی کوردی کە دەڵێت زیندوو کوژی مردوو خۆشەویستی بابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە و بەم پەندە چ بۆ چوونێکیان هەیە بەداخەوە زۆربەی تاکی کوردی وا ڕاهاتووە مرۆڤەکان هەتا لە ژیاندان وەکو پێویست قەدریانێ ناگیرێت وەکو پێویست ڕێزانێ ناگیرێت وەکو پێویست سەردانیان ناکرێت وەکو پێویست هاوکاریان ناکرێت کاتێکیش کە دەمرن خۆشەویستە بن لە لای خەڵکو و دەڵێن ڕەحمەتی و دەڵێن خوالی خۆش بێ و دەڵێن خۆزگا نەمردایە و دەڵێن خۆزگا لە ژیانە بمایێت ئەوە دەکرد و ئەوەی دەکرد و ئەومان بۆ دەکرد و ئەمەمە بۆ دەکرد ئێمە دەمانێت لەم بەرنامەیەدا جەخت لەسەرەوە بکەینەوە مرۆڤ شایانی ڕێزە بۆیە با پێش ئەوەی بمرێت وەکو پێویست ڕێزی لێ بگرین وەکو پێویست خۆشمان بوێت چونکە ئەگەر مرد تازە هیچ سوودێک بۆ مردووە ناگەێنێت ئەگەر خۆشمان بوێت یا خود ڕقمان لێ بێت بابزانین ڕاو بۆ چوونی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە و بەم پەندە چییە فەرما پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوەی هەڵوەستە بکەین لەسەر پندێکی کوردی کە دەڵێت زیندوو کوژی مردوو خۆشەویستی دوای ئەوەی کە ئەمرە ئیتر ئەزانین کێیە دوایەوە خۆشمانەوێ دوایەوە ڕێزی لێنین ئەمە پندێکی کوردەوارێک کە تۆ مرد هەتا ئێوارە بە شان و باڵێ هەڵدەی هەتا ئێوارە وەسفی بکەی هەتا ئێوارە لای خەڵک مەدحی بکەی هیچ ئیسفادەی پێ ناگەینێ بەڕاستی ئەو کەسانەی کەشتیان لە دەزێت لە کاتی زیندووبوون تا لە کاتی ژیان تا هاوکاری بکەن نەک لە دوای مردنت من هەتا لە ژیانە ماوە حەزەکەم باشون بۆ مردم هەر لێم نەپرسن نەیەن بۆ سەر قەورەکەیش نەخۆش بێ ناچێ بۆ لای کاکە باشین بۆ لای کورە کە مرد دەچین بۆ تەعزیەکەی سڵاو لێمێ سڵاو لە تۆ زۆر سپاس پندێکمان هەیە دەڵێت زیندوو کوژی مردوو خۆشەویستین وەکو گەنجێک بۆ چوونی تۆ لەسەر پەندە چییە سوپاس دەکەم وەڵاهی تەوەرێکی زۆر جوانە بەڕاستی لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانە بەگشتیوە لە کوردستانە بە تایبەتی ئێمە کەسەکە تا زیندوو بێ جا هاوڕێمان بێ خزم بێ دایک و باوک بێ کەس بێ ڕێزی لێ ناگرین ئەگەر هاوڕێک بێ خیانەتی لێک ئەگەر کەسێک بێ قەرزی ناداتیان قەرزی لێ وەرەگرێ و قەرز شوێنە و قەرزەکەی ناداتەوە هەتا زیندوو بێ یعنی لە مسلمانان لە دەمی پارێزراونین سەیریکەین هەتا کابرا زیندوو بێ باسیەکە زەمێکە جوێنی پێدا لای خەڵک بە خراپە ناوێنێ کە مردیش ئەچێ لەسەر قەبرەکەی شینواوەیلاکە چێ گوڵکۆی بۆ دروستەکە چێ قەبرەکەی بۆ هەڵەبەستێ بۆی ڕازێنێتەوە بە شان و باڵێ هەڵەدا یعنی بەڕاستی ئەمە دیاردەیەکی زۆر بەلای منەوە دیاردەیەکی ناشرینە کە تۆ هەتا زیندوو بێ ڕێزی لێ نەگری هەتا زیندوو بێ سەردانی نەکەی سیلێ ڕەحم بەجێنێنی هەتا زیندوو بێ کە نەخۆش بوو ئەرکی خۆت بەجێ نەکەی نەچی بۆ لای و بۆ خەسەخانە سەردانی بکەی دڵناوایی بکەی بەڵام کە مرد بچی بۆ سەر قەبران و لەوێ شین و واوەیلا بکەی گوڵکۆی بۆ دروستکەی چۆن بتوانین بەر لەوەی کەسەکە ژیان بەجێ بێڵێت احترامی بگرین یەک ئەگەر سەرای ڕەحمەکەمان دروستکەینەوە خۆشەویستی دروست بێتەوە ڕازگۆییمان هەبێ لە بینە هەمووی دروستە بێتەوە ئەوە زیونێ بێتەوە شاءالله ڕێزی خۆشەویست ڕێزی خەڵک بگرینە پێشەوەی کە بینشناسین ئەگەر نەشیناسین وەبزانم زۆر باشتر زین چۆنەخۆی ئینسان یاداک یان بابی کاتێک کە زەلیل دەبێ یان نەخۆش دەبیانە کە دەکەویتە سەرجێی دەبێ خزمەتی کە چکە خوای گەورە دەفەرمێ دەڵێ وەڵاهی هەست کەس داکی لە ڕەزانە بێ میش لێ ڕەزانیم پێغەمبەری خوای دەفەرمی صلی الله عليه وسلم دەفەرمی هەچ کەسێکی داک و بابی لێ ڕازی نەبن خواشی لێ ڕازی نییە دەبێت بە هەر جۆرێکی بێ خزمەتی داکت کەی خزمەتی بابت کەی لە کۆمەلگادا ئیشی جوان کەی بەرنامەی خوای گەورە بەجێ بگەێنی زۆر باش ئێمە چۆن بتوانین مرۆڤەکان بەر لەوەی ژیان بەجێ بێڵێن بەر لەوەی کەسەکان گیان بەجێ بێڵن ڕێزان لێ بگرین چونکە دوایی کە مرد هەرچێکی بۆکەی و پێی نازانێت و هەستیشی بێ ناکە دەبێت لە پێش ئەوەیدا کە بزانی ئەو ئینسانە نەخۆشیان پەچی کەوتووە بەعزە ئینسانێک هەن دەچن تا ئیشی پێ دەکرێت پێی دەیەوێت بەڵام کە پیر بوو کە اختیار بوو کە دەستی نەما ئیشی پێ نەکرێ هەڵدەستی دەیبایان بۆ پیرخانەیە یان بۆ شوێنێکی وا بۆ پەکەوتەی
ئەوە ئیسلوبێکی زۆر ناشیرنە لە نێو مسلماناندا بە هیچ جۆرێک شەرع ڕێ پێ نادا. ڕاستە بەس ئێمە هەم کردووە دائما ئەوەی کە زیندوو خەدی ناگرین کەمبەر ئەنجا هەست پێەکەین کە چیمان لە دەست و خەفەتی بۆ خۆین و ئێمە چۆن بتوانین مرۆڤەکان بەر لەوەی بمرن ڕێزیان لێ بگرین چون دوای مردن تازەی سوودێکی ڕەنگە نەبێ لێ ڕاستە ئێمە پێشتر هەموو کەس لە خۆی یەکەم شت وا بکات زیندۆکان ڕێزیان لێ بگرێ باشترەوەی کە لە مردۆکان. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوەی هەڵوەستە بکەین لەسەر پندێکی کوردی کە دەڵێت زیندوو کوژی مرد و خۆشەویستی. دوای ئەوەی کە ئەمرە ئیتر ئەزانین کێیە دوایەوە خۆشمانەوێ دوایەوە ڕێزی لێنین. ئەمە پندێکی کوردەوارێ کە تۆ مرد هەتا ئێوارە بە شان و باڵی هەڵدەی هەتا ئێوارە وەسپی بکەی هەتا ئێوارە لای خەڵک مەدحی بکەی هیچ ئیسفادەی پێ ناگەینێ بەڕاستی. ئەو کەسانەی کەشتیان لە دەزێت لە کاتی زیندووبوون تا لە کاتی ژیان تا هاوکاریت کەن نەک لە دوای مردنت. من هەتا لە ژیانە ماوم حەزەکەم باشون بۆ مردم هەر لێم نەپرسن نەیەن بۆ سەر قەورەکەیش. نەخۆشە بێ ناچێ بۆ لای کاکە باشین بۆ لای کورە کە مرد دەچین بۆ تەعزیەکەی. پندێکی کوردیمان هەیە دەڵێت زیندوو کوژی مرد و خۆشەویستین چی لەمە تێگەی؟ وڵا ئەوەیە کاتێکە ئینسان لە ژیانە بێ قەدری نازانن ئەوانی چواردەوری خاستن پیرەکان دایک و باوک وانە ئەبێ گەنجەکان کۆڕ کچ قەدری بزانن نە لە کاتێکە کە ئەمرێ یان شتێکی بەسەر دێ اینجا بۆی ئەگرێن وای ڕۆ دایکم ڕێ باوکم ڕێ نە تا لە ژیان نابێ گۆڵێ بکە بە سەرسنگی ئەو کەسەوە سەردانێکی کا یارمەتیەکی بە بەڵام لە دوایە بۆی مەگری گریان پیشەی ئەو کەسانەیە کەیتیان لە دەستنایە ئەو کەسانەی کەشتیان لە دەزێت لە کاتی زیندووبوون تا لە کاتی ژیان تا هاوکاریت کەن نەک لە دوای مردنت. ئمە کەسانێکمان هەیە کاتێکە نەخۆشەکەون ئەنی کەسی وای هەیە ڕەنگە ئەم نەخۆشە 2 ساڵ لە جیا کەوتبێت جارێک نێتۆ سەردانی کات بەڵام کە دوایی ئەمرسەیەکێت چێت لە تەعزەکە 2 ڕۆژ بە پێوە ئەوەستێت ئایا کامیان باشترە بچی سەردانێکی یان 2 ڕۆژ لە تەعزەکە بۆستی؟ هۆی لە ئیسلامە یەکێ لە ئیشەکانی مسلمان ئەوەیە سەردانی کە سوکارێ بکەیت یعنی ینی قەراب و وەکو دایک و باوک و برا و خوشک و کە سوکارت بەڵام کە کاتێ مردی حەشتیا بەسەردا گەر بمری یان نەم یان نەخۆشکەوی بێت سەردانێکی کەزایەکان نە ئەبێ دایم لە ژیانە هاوکاری یەکتری بکەن بە کۆمەک و هاوکاری ژیانە ڕابڕێەوە نەک بە قسە و بە فیشاڵ و بە هەستێکی ناسک ئینسان دایم کردەوە میمترە لە قسە. وەکو بڵین میلەتی کورد بەعام ئەم عادەتەی هەیە کە بۆ نمونە تا زیندون کەسە گەورەکانمان یا شاعیرانمان هەر کەسێکمان یا نزیکەکانیشی خۆشمان ساوای لاتۆ لەم زمانەیە یعنی قەدریان نازانین تا ئەو کاتەی لە دەستمانەچن تو ئەو ئەنجا شینوە لە دەستمان چوو حی بۆ کەسە بە ڕێزات چیمان بکەن بە خۆمان کردەوەمان کردە ئەوەیە وەساگە. ئێمە چۆن بتوانین مرۆڤ بەر لەوەی بمرێ ژیان بەجێ بێڵێت ئێمە ڕێزی لێ بگرین ئحترامی لێ بگرین بە تایبەتی ئەو کەسانەی کە لە نێو کۆمەلگەدا جێگەدەستێکیان دیارە خزمەتەکەن خزمەتکاری کۆمەلگان چۆن ئحترام لەم کەسانە بگرین بۆی کە مردیش دوای خەم نەخۆین بڵێن خۆزگە ئەومان کردێ ئەومان نەکردەیە. خۆی ئەوە زیاتر لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە ئەگەر بۆ نمونە بینی بڵێ لایەنی کەسە ڕۆشنبیرەکان شاعیرانەوە زیاتر وەزارەتی ڕۆشنبیریەوانە بێ پێشتر بیلەوە بکەنەوە نەک دوای ئەوەی کار پەیکارێکی بۆ دروستەکەن نازانم شتێکی وانی دوای حەو لە بیریانە چێتەوە شتەکە یعنی لایەنی یەکەم ئەبێ حکوومەت و وەزارەتەکان هەڵسن بۆ دوای ئەوە اینجا خۆشمان وشاری کۆمەلگا ئەوەنە بتوانین بیرکەینەوە بۆی کە هەستیان پێ بکەین لە کاتێکا کە زیندون بتوانین قەدریان بگرین ڕێزیان بگرین ڕێزلێنانیان بۆ بکەین بەو شێوەی کە خۆیان مەبەستیان یا بۆ شێوەی کە خۆیان نیانەوێ. پندێکمان هەیە دەڵێت زیندوو کوژی مرد و خۆشەویستین چی لەمە تێدەکەی چۆن ماشی دەکەیتەوە بۆ چۆن و چێ لە سەرم پەندە ئەم پەندە بۆ ئەمڕۆ بێت بۆ سەردەمی باوباپیری ئەمە نەبوو وای گەورە لیان خۆش بێت بەڕاستی خزمایەتی و کەسایەتی و کاتە بوو ئێستا نەما بەهۆی ئەم تەماع و بەهۆی ئەم فەیسبوک و ئەم شتانەوە من نەچمە ماڵی خزمم گەنج کەس قسەم لەگەڵ ناکە هەمووی خەریکی ئەم ئەنتەرنێت و نازانم چانێ فەیسبوک سەلام عەلەیکوم خوا حافیز هەرەونێ نەخۆشە بێ ناچێ بۆ لای کاکە باشین بۆ لای کورە کە مرد دەچین بۆ تەعزیەکەی. باسی شتێکی جوانە کرد هیوا هەیە هەتا لە ژیانایە ڕەنگە چەند ساڵێک لەسەر جێگەکەوێ
ناچێ بۆ لای بەڵام کە دواییم رەچە دوو ڕۆژ لە تەعزەکە بە پێوە وەستێت ئایا ئەمە سوودی هەیە؟ نا بۆ ئەوەیەکێ خزمەکە ببینێت ئەو کەس و کارە ببینە گەنای سوارەی چییە؟ ئەوە کە شەرعیش باسیەکە فاتیحاش ناگا ئیتر نەوەڵا کە نەخۆشە بچۆ بۆ لای دوعای خێری بۆ بکە. کورد پندێکی هەیە دەڵێت زیندووکوژی مردوو خۆشەویستین چی لەم پەندەتی ئەگەیت ڕاو بۆ چوون لەسەر ئەم پەندە چییە؟ زیندووکوژی مردوو خۆشەویستیان مردوو خۆشەویست ئەم پەندە پندێکی چۆن ئاەتێکی قورئانی پیرۆز مامۆسا بەڕێزەکان چەندەها پەرتووکی لەسەر ئەنووسن هەر تەواو نابێ پندیش زۆر فەرعی لێ ئەبێتەوە ئیتر هەر ئینسانێکش بۆ چووری خۆی هەیە ئەم پەندە ئەوە ئەگرێتەوە دیقەتەکەی گەورەیەکی ماڵ بە خۆشی بە ناخۆشی هاریکاری ماڵەکەی خۆیەکە عایلەکەی خۆیەکە لە خۆشیە لە ناخۆشیە بە هەموو شەوەیە بەعملیان تێ دیقەتەکەی بە پێویست حرمەت و قەدری ناگرن هەتا لە دەستیانەچە کە لە دەستیان چوو دوایەوە ئیشەکە تەوزیعەوە بەسەریانە لەدا کەدا ئەنیشت ئەو کاتەوە زانن و باسەکە دەڵێن چیمان لە دەزەر چوو ئەمە ئەوە گرێتەوە پەندە پندێکی کە کابرات تەمەنێکی دوور و درێژی هەیە هەموو تەمەنی بەشتی بێنر خۆی ئەباتە سەر لە ئاخرا کە تەمەنەکەی تەواو بوو ئەڵێ خەفەتەخوا ئەڵێ بگەڕاماتەوە بۆ گەنجێتی و 15 ساڵی 20 ساڵی 25 ساڵی ئەوە ناگەڕێتەوە ئەمە ئەو پەندە هەرەگرێتەوە کاتەکەی کوشتووە و دوایی بیری ئەکاتەوە. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوەی هەڵوەستە بکەین لەسەر پندێکی کوردی کە دەڵێت زیندووکوژی مردوو خۆشەویستی دوای ئەوەی کە ئەمرە ئیتر ئەزانیم چێە دوایەوە خۆشمانەوێ دوایەوە ڕێزی لێنین ئەمە پندێکی کوردەوارێک کە تۆ مرد هەتا ئێوارە بە شان و باڵی هەڵدەی هەتا ئێوارە وەسفی بکەی هەتا ئێوارە لای خەڵک مەدحی بکەی هیچ ئیسفادەی پێ ناگەینێ بەڕاستی ئەو کەسانەی کەشتیان لە دەزێت لە کاتی زیندووبوون تا لە کاتی ژیان تا هاوکاری بکەن نەک لە دوای مردنت من هەتا لە ژیانە ماوم حەزەکەم باشون بۆ مردم هەر لێم نەپرسن نەیەن بۆ سەر قەورەکەیش نەخۆشە بێ ناچێ بۆ لای کاکە باشین بۆ لای کورە کە مرد دەچین بۆ تەعزیەکەی ئێمە هیوادارین لەم بەرنمەیەوە هەر کەسێک کە زانیمان جێگەدەستێکی دیارە سوودێکی هەیە یاخود بۆ نمونە ئەگەر سوودیشی نەبێت بۆ نمونە دایک و باوک کە دەبینیت تا لە ژیان دەماوە با ئیحترامی لێ بگرین با ڕێزی لێ بگرین با هاوڕێکەمان ڕێزی لێ بگرین با دراوسەکەمان ڕێزی لێ بگرین بۆەوەی کە مرد نەبێ بەداخی سەدڵمان و بڵین خۆزگا ئەوم نەکردایە بەرامبەری خۆزگا ئەمەم نەکردایە خۆزگا قەدریم بزانێت خۆزگا ڕێزم لێ بگرتایەت وەیە کاتە ویژدانی خۆ ئاسوودەکەیت چونکم لە دوای مردنی هیچ پێویست ناگاتەوە بچی بۆ سەر قەبران بەسەر گۆڕەکەیە بگریت یا چەپکە گوڵی بۆبەریت یا دانیشی لە مەجلیسە وتەکانی بڵیتەوە پێش ئەوێ بمرێت قەدری بزانە کە مرد بۆ ئەو کەسە هیچ سوودێکی نییە کە مرد خەڵاتی ڕێزەدانی وەمەکە کە مرد مەچۆ لەناو خەڵکا باسی بکە و چلەی ماتەمین و کۆمەڵێشتی بۆ بگێڕە بەر لەوەی ژیان بەجێ بێڵێت قەدری کەسەکە بزانە بۆ ئەوەی ئەم پەندە نێت هەدی و بۆی ئەم پەندە لە ئێستاوی تر بنەبڕ بکرێت و بڵێن بۆ میلەتی کورد نابێت کە بڵێ زیندووکوژی مردوو خۆشەویستن سڵاو لێبێت سەرچاوەکانم پندێکمان هەیە دەڵێت زیندووکوژی مردوو خۆشەویستین چی لەم پەندە گەشتوویت وەڵا ئەگەر پێناسەیە گەبێ بۆ کورد ئەو پەندەیە من پێم وایە میلەتی کورد هەمیشە ناڵم تەعمیم بەڵام زۆرینەی وایە ئەو کەسێکە لە ژیانایە ڕێزی ناگرین هەم لە کەسوکارەوەی تر بڕۆ بۆ هەموو کۆمەلگا دوای ئەوەی کە ئەمرە ئیتر ئەزانین چێە دوایەوە خۆشمانەوێ دوایەوە ڕێزی لێنین ئەبەو شێوەیە بەگشتی لە کۆمەلگای کوردیە ئەو پەندە پێناسەیەکە بۆ هەمومان من خۆم وام کە یەکێک کە مرد اینجا خۆشمەوێ بۆ خۆ ناگۆڕی وەڵای حەزەکەم خۆم بگۆڕم بەڵامی تر بڵێم چی تەعمیم بەسەر ومانە چۆن بتوانین بەر لەوەی کەسەکە ژیان بەجێ بڵێت ڕێزی لێ بگرین کاگنەریمان کە نەخۆشەکەوێت بچم بۆ لای نەک کە دوای مردنی خۆی بچم دوو ڕۆژ لە تەعزیەکەەوە پیا بۆستم و ئاو گێڕم و چاپ گێڕم و ناندا بنێم و وا خۆم دەرخەم کە من زۆر دڵسۆزیم کەسە بووم ئەی بۆ کەتا لە ژیانە نەخۆشە بۆ ناچیت سەردانێکی بکەیت بەگشتی یەکێک تۆزێ غرورمانتیایە ئەوەیە ئەگینا ئەو غرورە لە خۆمانە لابین ئەکرێ وابینی ئاین بڵێم بۆ نمونە من سەردانی تۆ بکەم سەردانی ئەو کەسانەکەم کە نخبەن لەم کۆمەلگایە ڕێزیان لێ بگرێم ئەوانی کە خزمەتەکەن ئەکرێ ئەو غرورەی لە خۆمانایە یەک تۆسکەمی کەینەوە ئەتوانین ئەوە بکەین بەڵامی تر
بەگشتی پەروەردە کاریگەری لەسەر ئەم کۆمەلگایە پەروەردەیەکی زۆر باش نەکراوین هەمومان. بۆ چوونی تۆ لەسەر ئەم پەندە چییە؟ وڵا زۆربەی کورد هەروایە زۆربەی خۆمان هەروین. بۆچی وای؟ وڵی ترەوە نازان بڵم بۆچی. بەڕێزت بە نمونە کاتێکە نەخۆشەکەویت لەوانەیە خزمێکە کەسێک کە هاوڕێکە نەیە بۆلات، بەڵام کاتێککە ژیان بەجێ دێڵیت دوو ڕۆژە تازێکدا ئەوەستێ بە پێوە ئەگری یە بۆ سەقەبران گوڵێ بۆ دێنێت. ئەی بۆ تا بە ڕێز لە ژیانە ماوی دێمە ڕێز لێ نەگرین ڕێز لێ نەنین. حەقی خۆیەتی وڵا ئەبێ وابین بەس بەداخەوان نییە زۆربەی کەس هەروانی نازان بۆ نازام حاڵەتە بۆ وایە. دای حاجی تۆ دنیا و دیوە بۆچی کە کەسەکان ئێشتا لە ژیانان ڕێزی لێ ناگیرە بەڵام کە دوایی ئەمەر دەڵێن فڵانکە زوا بوو دەستان بشکێ خۆزگا ئەومان نەکردای ئەومان بکردایەت خۆزگا بچوونایە بۆ لای وڵا قیمەتی نییەوە ئەوە قیمەتی نییە هیچ من هەتا لە ژیانە ماوم حەزەکەم باشون بۆ مردم هەر لێم نەپرسن نەیەن بۆ سەر قەورەکەش دوای مردنی خۆ خەڵکە بۆ چییە؟ بەرەوەڵە وەڵا من نامەوێ هیچ کە بێ بۆ سەر قەورەکەم و بۆ تاڵدێکم هەروام دانیاوە تا لە ژیانای ئەمریکا باشێ بۆم ئەوە حەسێەوە ئیتر بۆ تازێ من خۆ پێ نازانم بۆچی من هەر بەلەدەیەکەوێ بمنێتەقەوە ئەگەر هەر کەسیش نەوێ مناڵشتم نەبی زیندووکوژی مرد و خۆشەویستین چی لەم پەنداگەی؟ وەڵا تا ڕادێکی مام ناوەند یعنی ئەتوانم بڵێم ئەو قسەی ڕاستە چونکە خەڵک لێرە بۆ ڕاستی بۆ زیندوەکان ناژی یعنی ئەوە ڕێزی زیندوەکان ناگرێت ئیتر بەڵام ئەمەش زۆر هین بڵین زۆر بەهۆی ئەوەی کەم هەموو کێشە و مەشاکلە هەیە لەناو ئەم کۆمەلگایە ئەجینا تا ڕادێکی باش یعنی خەڵک ڕێزی ئەو کەسانی لایە کە خزمەتەکەن و ڕۆژگاری خزمەتیان کردووە سەرچاو ئێمە چۆن بتوانین بەرەوەی کەسەکان ژیان بەجێ بێڵن ڕێزیان لێ بگرین خۆشەویستیان بۆ دەرببڕین احترامیان لێ بگرین بۆ ئەی کاتێک کە مرد نەیە بەداخی سەردڵمان بڵێن خۆزگە ئەومان نەکردێ ئەمان بکردایە ئێمە چۆن بەرلەوەی کەسەکە ژیان بەجێ بە لە ڕێزی لێ بگرین نەک لە دوای مردن چون دوای مردن هیچ سوودێ بۆ مردووە ناگەینێ زانی بەڵێ قسەکە جوانە وەڵی هەر تاچێک ئەتوانێت لە معنی بڵین هەموو شتێک لە خێزانەوە دەست پێەکە هەر تاچێک ئەتوانێت لە چوارچەوەی ماڵی خۆیە مناڵەکانی وا پەروەردەکات کە ئەو کەسانی کە خزمەتیان بە کۆمەلگاکە کردووە یا بە شارەکەی کردووە یان بە وڵاتەکەی کردووە مناڵەکانی وا فێرکات کە ڕێز لەو کەسانە بگرن مەسلا کەسانی هونەرمەند کەسانی ڕۆشنبیر کەسانی کە ڕۆژانێک خزمەتیان کردووە ئەتوانێت وا گۆشیان کاتەوە فێریان کات کە خزمەتی یعنی با بڵین ڕێز لەو کەسانە بگرن و کاتێک کە ئەیان بینن جێی پەنجیان بۆ ڕاکێشێت و ڕێزیان لێ بگرن من نازانمەوەی ببیرم بێت هەروە ڕۆشتووە میلەتی کورد هەروە ڕۆشتووە دایمەوانەی کە توانا و بەهرە و هیوایەتێک و شتێکیان هەبوو بێت بۆ کورد ئیهمال کراون تا کاتی مردن و کاتێکە مردون ئەینجا پیانە هەڵداون و وەسفیان کردوون و شتیان بۆ کردوون و پەیکەریان بۆ کردوون و جۆرێک لەم بابەتانە زۆر بوون یعنی ئەوانەمان زۆر بینیوە لەو جۆرە کەسانە کەمووی کەسی گەورە بوون لە ناو کووردا کاتێک بۆ نمونە هەمانە ئێستا هونەرمەندمان هەیە لە هەولێر و هونەرمەندمان هەیە عومەر چاوشین کە کەسێکە خزمەتێکی زۆری بە هونەری کوردی کردووە ئێستا لەسەر جادەکانە ئەنی زۆر بێڕێز کاتێکە بمرێت اینجا و کاتاکەونە پێ هەڵدانی و ئیشەکانی وا بووە و ئەوەی کردەوەی باشە بۆچی وای؟ وەڵی نازانم هەستەکەم وەکو بۆ ماوەیەکی لاتوە ئێمە چۆن بتوانین مرۆڤەکان بەر لەوەی ژیان بەجێ بێڵن قەدریان بزانین چونکە دوایی کە مرد گوڵی بۆ بەری پەیکەری بۆ دروستکەی هەرچێکی بۆ بکەی هیچ سوودێکی نییە شتە وانە ئێمە بەر لەوەی کەسەکە ژیان بەجێ بێڵە با احترامی بگرین نەخۆشیێک کە نەخۆشە کەس ناجێ بەڵام بەڵام کە دوایی ئەمری ئەدەمی دوو ڕۆژ بە پێ لە تازەکە وەستێ ئەمە چه سوودێکی هەیە بەتەکید وا بووە من ئەوەی کە پێشتر باسم کرد تقریبا هەر بەشێکە لەو بابەتە یعنی خەڵکمان هەیە زۆر شارەزا زۆر کارامە بەس لەبەر مۆزۆعەوەی کە دەستێکی نییە یا نەبوونیە یا حاڵەتێکی ئیهمال کراوە هیچ هاوکاریەک نییە هیچ شتێک نییە تا و کاتێک سێرەکەی ئەڕوا کاڕوا اینجا کەونەوەی کە ئەم کەسەوا بووە و ئەوە بووە و ئەوە بووە و زۆر شتیکە بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوەی هەڵوەستە بکەین لەسەر پەندێکی کوردی کە دەڵێت زیندووکوژی مرد و خۆشەویستی دوای ئەوەی کە ئەمرە ئیتر ئەزانین کێیە
دوایەوە خۆشمانەوێت دوایەوە ڕێزی لێنین ئەمە پندێکی کوردەوارە کە تۆ مرد هەتا ئێوارە بە شان و باڵی هەڵدەی هەتا ئێوارە وەسفی بکەی هەتا ئێوارە لای خەڵک مەدحی بکەی هیچ ئیسفادەی پێ ناگەینێ بەڕاستی ئەو کەسانەی کەشتیان لە دەزێت لە کاتی زیندووبوون تا لە کاتی ژیان تا هاوکاری بکەن نەک لە دوای مردنت من هەتا لە ژیانە ماوم حەزەکەم باشون بۆ مردم هەر لێم نەپرسن نەیەن بۆ سەر قەورەکەش نەخۆشە بێ ناچێ بۆ لای کاکە باشین بۆ لای کورە کە مرد دەچین بۆ تەعزیەکەی ئێمە چۆن بتوانین بەر لەوەی کەسەکە ژیان بەجێ بێڵێت احترامی لێ بگرین چون دوای مردن تازە سوود بۆ مردووە ناگەێنێت وەکو جەنابە ئاماژەوە کرد کە نەخۆش بچێ سەردانێکی بکات هیوامان هەیە دوو ساڵە جێگاکە بێت کەس ناچێ بۆ لای بەڵام کە دەمرێت دوو ڕۆژ بە پێ لە تەعزیەکەی ئاوەستێت ئاوە گێڕێت خۆی نوێنێت وا خۆی دەرەخامە کەسێکی نزیکی ئەم مردووەیە بەڵام بۆ کە تاکو لە ژیانە ماوە ناچێت سەردانێکی بکە بەڕاستی هەتا لە ژیان ئەماوە ڕێزگرتنەکەی بەوەیە کە تۆ ئەگەر دایکتە ئەگەر باوکتە ئەگەر کەسێک کە نەیبێ بۆ خەڵوەتگەی پیری ئەمە ڕێزگرتنە لە ماڵەوە ڕێزی لێ بگری لە ماڵەوە دەستی ماچکەی لە ماڵەوە خزمەتیکەی لە ماڵەوە ئەگەر هاوڕێیەکتە هەتا بەیەکەون و هەتا زیندووە ڕێزی لێ بگری خیانەتی لێ نەکەی بەڵام کە مرد لە دوای مردن بەڕاستی چۆنەڵێ لە دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ ئەمە پندێکی کوردەوارە کە تۆ مرد هەتا ئێوارە بە شان و باڵی هەڵدەی هەتا ئێوارە وەسفی بکەی هەتا ئێوارە لای خەڵک مەدحی بکەی هیچ ئیسفادەی پێ ناگەینێ بەڕاستی چۆن ڕێز لەو کەسانە بگرین بەر لەوەی ژیان بەجێ بێڵن کە لەناو کۆمەلگادا جێگە دەستێکیان دیارە خزمەتێکیان کردووە کەسانێکی بەناوبانگن کەسانێکی بەڕێزن کەسانێکن خەڵک خۆشی ئەوێن چۆن سەرەتا پێش ئەوەی ببن ڕێزان لێ بگرین نەک دوای سیرەکەی هەیە پەیکەری بۆ دروستەکات هەیە سیرەکەی ئەچێت گومەزێکی بۆ دروستەکە لەسەر گۆڕەکەی شین و شەپۆڕی بۆ ئەکات هەموو ڕۆژێ بەیت و بالۆرەی بۆ لێ ئەدرێ لە ڕاگەیانەکان و ئەم کەسەوا بوو ئەم کەسا بوو ئەی بۆ پێش هەتا ماوە خەڵک وەکو پێویست احترامی ناگرێت ئێمە چۆن بتوانین بەر لەوەی ئەم کەسە ژیان بەجێ بێڵێت ڕێزی لێ بگرین ڕێز لە نانی بۆ بکەین لە ناو میلەتی ئێمەتا هێشتاکە ئەوە بە خەڵک نەوگوتراوە ئەو کەسانەی کە زیرەکن زانان بلیمەتن یان شتێکیان کردویان شتێک ئەکەن بۆ گەلەکەیان بۆ میلەتەکەیان بۆ کۆمەڵەکەیان ناچن هەر دەستخۆشیشی لێکەن ناچن هەر بیناسن بە خەڵک کاتێککە ئەمرێ ئەجا باسیەکەن یان هەر تەقدیری ناگرن کەسانی ڕاز لە ناو میلەتی ئێمەیە زۆر کەم تەقدیری هەیە زۆر کەم ئەوانەی کە زانا و بلیمەت وێنن لەم دەور و چرخی ئێمەیە هیچ ئینیان نییە دەوریان نییە قسەشیان ناخوات چونکە ڕاستی لەم دەورێ ئێمەیە بەڵای خوایە هەچ کەس ڕازگۆ بێ ژیانی تیا چووە چۆن بتوانین پێش ئەوی مرۆڤەکان بمرن ڕێزیان لێ بگرین احترامیان لێ بگرین ئەو کارە جوانانەی کە ئیکەن دەستخۆشیان لێ بکەین هانیان بدەین لەسەری بۆی ئەگە مردیش خەفەت نەخۆین بڵێن خۆزگا لە دەستمان نەچوایەت خۆزگا دڵم زوێر نەکردایە خۆزگا بچوومایە بۆ لای ئەوەتە ئێستا مردووە من نابینێ گوێی لە قسەی من نییە چۆن بتوانین مرۆڤ بەر لەوەی بمرێ قەدری بگرین وەڵای بڵێم چۆن نازانم تەماعەکە وای لێ هاتووە شمول ناکە نابێت ئەو سەردەمە ڕۆی توانی سەردەمەکان بگێڕینەوە چۆن ئەو سەردەمە زێرانە بگێڕینەوە بۆی مرۆڤەکان شکۆیان هەبێ بەر لە مردنیە ئێستا ڕازە فەرمووی من ئابۆ ماتۆڕە دوتایەوە لەگەڵ ئەم پیاوە بەڕێزە لە شار باژێ ڕاتیم بۆ لای نەخۆش بۆ ئێرە چوینە لای 5 کەس باقڵ 5 سەردانی نەخۆشمان کردو کە لەسەر جێکەوتون ئەی دەبە هەموو خەڵکی بەڕێز دەڵێم بە ئاوا لەگەڵ یەکە باش بین لەگەڵ یەکا چاک بین ڕێزی یەکتر بگرین یەکتریمان خۆش بوێت ئەم خاک و نیشتیمانەمان خۆش بێت ئێمە چۆن بتوانین ئەو کەسانەی کە لە ژیاندان کە لە ناو کۆمەلگادا جێگەدەستیان هەیە کە سوودێکیان هەیە چۆن بتوانین خۆشمان دوێن ڕێزیان لێ بگرین چونکە تازە ئەو کەسە مرد هەتا ئێوارە بە شانۆباڵی هەڵی تازە بۆ سوودێکی نییە مرۆڤ پێشەوەی لە ژیانە بڕات بە ئێمە احترامی لێ بگرین ڕێزی لێ بگرین وایە زۆر قسێکی تەواوە ئەو قسەی کە جەنابتە فەرمی ئەوە ئاەتێکی قورئانی پیرۆزیش باسی ئەو قسەکە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان هاندەری ئینسان بن لەسەر ئەو چاکانە کە ئەیکەن ڕێگر بن لەسەر خراپانە کە ڕیان لێ بگرێت و خراپانە نەکەن جا ئەو ئینسانەکە هەڵەسێ ویشەکە دەستخۆشی لێ بکە پێ خۆشە هاندەری بە لەسەر ئەو چاکە پشتیوانی بکە بڵێکی پێویستە ئەوەی کە تواناتە بۆ یا هاریکاری بکە دوایی لە دەستی دەردوو خەفەتی بەناخۆ هەر ئەوە نەوەتوانی تۆ یارمەتی بدەیت قسێکی تەواوە بەڵێ جا لەبەر ئەوە
دڵنیا بە ئەوەی کارێکی چاک ئەکا ئەبێ ئێمە هەموو هاندەر و پشتیوانی بین بۆ ئەوەی ئەو کارە بکات زیاتریش بیکا چەکەم کاری یعنی کار و کردەوەی بە سوود بە هەموو کەسێکە گەیەنیە وەکو لە قەدارێک وایە لە قەدارێ دیقەتەکەی هەموو کەس ئیسفادە لە سێبەرەکەیەکات لە بەرهەمەکەیەکات جا بەو شێوەیە ئەبێ ئێمە قەدی ئەو کەسانە بگنی کە کردەوەی چاکەکەن دەستخۆشیان لێ بکەن سوپاسیان بکەین بۆ ئەوەی زیاتر ئەو کردەوە چاکانە بکەن ئەمە ئەگەر لە کاتێکشا لە دەستمان دەرچوو ئەو پەندە شمولیەکە ئەڵێ ئێمە زیندوو کوژی مردوو خۆشەویست نەبین هەر زیندوو خۆشەویست بشین لەوێ ئەیتەکە لە دەستیشمان دەرچوو ئەوە تەمەنە خوای گەورە فەرمێ فەئیذا جاء ئەجەلهم لا یستەخیرون ساعة ولا یستەقدیمون ئەوە کە تەمەن کۆتایی کۆتایی تێتر دەسەڵاتی ئینسانان نییە زۆر کەسمانی لەم کۆمەڵگەدا جگەدەستی زۆر دیارە کەسێکی بە خزمەتە بەڵام تا لە ژیانایە کەس باسی ناکەوەست کە دەمری ئەڵێ فڵانە وتەی جوان بوو فڵانە شتی جوان بوو فڵانە کەس فەرمووی بۆ ئەمە بکەین بۆ بەر لەوەی ژیان بەجێبێ لە ڕێزی لە نەگرین والله زۆرمان هەیە مالەسەف وین بەس هیوادارم بواش بینەوە کاتێک کە زیندوم قەدرە بزانە وەختێک کە مردم مەیە بۆ سەردانم بۆ گۆڕخانە هیوادارین مرۆڤەکان تا لە ژیاندان چواردەورەکەی ڕێزی لێ بگرن قەدری بزانن چونکە وەکو هاوڵاتیان باستان لێوە کرد کاتێک کە مرۆڤەکان مردن هیچ سوودێکی نییە لە تەعزیەکەیە بە پێوە بۆستیت بچی بۆ سەر قەبران ڕێزلەنانی بۆ بکەی چلەی ماتەمەنی بۆ بکەی ئەمە هیچ سوودێکی نییە بۆیە گرنگە مرۆڤ بەر لەوەی ژیان بەجێ بێڵێت ئێمە ڕێزی بگرین ئێمە قەدری بزانین کاتێک کە نەخۆش دەکەوێت بچینە سەردانی مرۆڤ هیوامان هەیە ماوەیەکی دوو درێژ لە جێگا دەکەوێت بەڵام بەداخەوە کەمن ئەو کەسانی کە دەچنە سەردانی و ڕۆژانە دڵنەوایی دەکەن چونکە مرۆڤ هەتا نەکەوێتە جێگا زۆر کەم هەست بە تەنیایی دەکات کاتێک کە نەخۆشکەوت لە جێگادا بوو لە چوارچەوەی ژوورێکە مایەوە ئەو کاتە زیاتر حەز دەکات ڕفیقەکانی دۆستەکانی ناسراوەکانی بچن بۆ لای بەڵام کاتێک کە دەمرێت زۆر کەس دەبینن لە تەعزیەکەیدا خۆی دەنوێنێت ئاو دەگێڕێت چا دەگێڕێت بۆی دەگری دوو ڕۆژ سێ ڕۆژ خۆی لە ئیش و کارەکات ئەچێت لەسەر تابوتەکەی شەڕەکات تاکو لای لە تابوتەکە توێتە سەرشانی ئەو ئەوێ خۆی دایباتە ناو گۆڕەکەوە بۆیە ئێمە لەم بەرنامەیەوە ئامانجیشمان ئەوە بوو کە بە خەڵک بڵین مرۆڤ شایانی ڕێزە دەکەواتە بەر لەوەی ژیان بەجێ بێڵێت قەدری بزانە ڕێزی بزانە با زیندوو کوژی مرد و خۆشەویست نەبین با ئەم پەندە لە ناومانە کوێر بێتەوە و جارێکی تر وا ڕستاکەین کە خەڵکی ئەم پەندەی بیرچێتەوە و ئەم پەندە بە هیچ شێوەیەک لەگەڵ کولتور و دابوونەریت و ڕەفتاری میلەتی کوردانە گونجێت هیوادارین سوودان وەرگرت بێت ئێمە سوودان وەرگرت بێت ئێوە سوودان وەرگرت بێت لەم بەرنامەیە پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەستێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت